برای بەڕێزی وایە لە دەرسی ڕابردوو ئاماژەم بەیەکێکی هەڵەبجەییدا کە لە کانی گۆمەنی نۆکەکانیان هەڵکێشا. تۆ بێ حساب کە ئێستا گەنجی هەڵەبجەییمان هەیە لەو کانی گۆمە لە زیندانی کانی گۆمە لای یەکێتی پەنجەکانیان هەموو هەڵکێشاوە ئەم ساڵ هەمویان دەرێناوە لەم زەمەنی قەرنی 21ەیە لەم زەمەنەیە کە هەموو لاف و گەزافی ئازادی و مافی مرۆڤ لێدەن. ئێستا کە باسی یەکەم ساڵی 2018 لە مانگی 4 و 5 کە ئێستا باسی یەکەم و ئەو لەوەیە لە زیندانی کانی گۆمە. ئاماژە بەیەکێکی ترە دەمەوە ئەمجارە کە لە تەوقیفایە و 6 ساڵی تر تەوقیفیان بۆ کردوتەوە 12 ساڵە لە تەوقیفایە هەر لای یەکێتی تاغوت. ئەمە ئەوانەی کە لە لای پارتین هەرمەگەر خوای گەورە خۆی بزانێت چەند مەچولن چەند کە خەڵک ئاگای لێیان نییە. یەکی وەکو ئەبوو خوبەی باسەکەینەوە کاگوەلی زاخۆی خوای پەروەردگار سەبری و ئازادی پێ ببەخشێ ئینشاءڵڵا. لە ساڵی 1999 لە زیندانی پارتیە بەبێ محاکەمە 19 ساڵ ژنێک و 4 مناڵیشی بەجێهێشت بوو. بە ئەعترافی ئومەمی متحیدە ئەڵێن 38 کیلۆی مابوو کە تەقریرەکانی مافی ئینسان لەسەریان نووسیوە. ئەو تین و فشارانەی کە ئەکەوێتە سەر گەنجێکی مسڵمان لە کۆمەڵکاریەکەیە بەڵام کاریگەری کۆمەڵکاریەکەش دیسان لە سەرەتی شلیەکە لە دیندارێتێک